لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني نوتو سي لوانا كاين تفسير القرآن بيروز بهم وخزمتان بمن بس رزامن دي خواهي قولي وهوادار مئوي عزيز سودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إنا أرسلناك بالحق بشيرا ونذيرا ولا تسأل عن أصحاب الجحيم. بەڵێ خۆشەویستان، وەکو لەوانەی ڕابردوو باسمان لە ئاەتی پێشترێک کردکەوە کەسانێکی نەزان، کەسانێکەوە خۆی گەورە فەرمی لا یعلمون، گوتیان ئێمە ئیمان بە پێغەمبەرایەتی محەممەد ناینی صلی الله عليه وسلم هەتا وەکو خۆی گەورە قسەی لەگەڵمان بفەرمی و پێمان بڵێ ئەوە ڕەسوول اللهە و یاخود بەڵگەمان نیشان بدا. ئیتر خۆی گەورە سوبحانه وتعالی بۆ ڕەدیانی داوە لێرەش دیسان تأكيد لسر پیغمبرات پیغمبر دك صلى الله عليه وسلم إنا أرسلناك بالحق. خواهي قرد فرمي إما أتومان روانا كرد يا محمد صلى الله عليه وسلم إنا أرسلناك كواتون يردراوي خواهي شكو قماني تيدانية بالتأكيد خواه بجمع تعظيم ده فرمي إنا أرسلناك إما أتومان روانا كرد بالحق. حق ديار معلومة الثابت الواجب الصحيح وكو معنى لغوية كي حق الثابت اشتاق بي جيجير بي واجبة أو اشتهبي الصحيح دروستيشة يتر إما أتومان بحق نار دي كعكس باطلة أكو زانان دفنون بالحق باكليرا بابلين يان لبو مصاحبية يان لبو ملابسية بهردو معناه نجديه لبو مصاحبه واتأوي كهناية تتحقه كقرآن بيروزا كوك خواي يقول السندين زي جان باس لك كقرآن كلام خويا سبحانه وتعالى وأوي كواتيشي دا وتمت كلمة ربك صدقا وعدلا أوي كتيدا هموي صدق وعدلا هموي صدقة راست لهمو أخبار كان رابردو دا هاتو كباسي دكا عدليش لهمو أحكام كاني أويش يان بريتي لحق أوش بريتي لحق وهروها متلبسا بالحق كقوت ما أباب ملابسەش دەینەوە زانان واتە ناردنەکەی توش بە حەقە واتە ناردنی تو ئەتوو ڕەسوول الله یا محەممەد صلی الله عليه وسلم بەوەی لە کاتی خۆی هاتی و ئەو کەسەی کە جێگای خۆی تێخوای گەورە ئەتووی اختیار کردی الله ئەعلەم حەیث یەجعل ڕیسالەتە خوا لە هەموو زاتێک شارەزاترە زاناترە کەوا چێ اختیار دەکە لە بۆ پێغەمبەرایەتی کەواتە ناردنی تو وەکو پێغەمبەرێک لە کاتی خۆیتی وەکو شەخصیش پڕ بە پیستی ئەتوو هەوی ئەتوو ڕەسوول الله و ئەوەی کە هینایەتیشت مصاحبا بالحق ئەوەی کە هینایەتیش هەمووی حەقە هەمووی ڕاستە هەمووی دروستە هەمووی عەدالەتە. إنا أرسلناك بالحق بشيرا ونذيرا مجددر ترسينريشي مجددري بەرامبەر بەو کەسانی کە ئیستیجابەی ئەو دەعوە دەکەن بە دوای حەقدا دەگەڕێن مژدە بەوان دەدەی کەوا ئەو حەقەی کە ئەوان بە دوایدا دەگەڕێن وا لە لای خوای گەورە هینایی ملۆتان ئیتر هەموو ئەو فەرمانانەی خوای گەورە سوبحانه وتعالى کە دەبیتە مایەی بەدەستهێنانی موژدەی دنیا و قیامەت پێیان ڕادەگەینی هەموو ئەو فەرمانانەی خوای گەورە کە بە جێبەجێکردنی مژدەی ڕەزامەندی خوای گەورە مژدەی بەهەشتی پانوبەرین و مژدەی بەختەوەری دنیای شتێدا پێیان ڕادەگەینی و هەروها نەدیریشی ترسێنەری بۆی کەوا لە بۆیان ڕۆن دەکەیەوە ئەگەر بێت و پشت لە دینی خوا بکەن پشت لەو حەقەی بکەن کە هینایەتی فەماذا بعد الحق إلا الضلال ئەو ضلالەتە گومڕایی تێدایە بەدبەختی دنیا و قیامەتی تێدایە کەواتە ترسێنەری بۆی کەوا هەموو ئەو شتانەی ئەگەر سەرپێچیتان کرد ئەوە عەزابی لە دوایە بەدبەختی دنیا و قیامەتی تێدایە. بالحق بشيرا ونذيرا ولا تسأل عن أصحاب الجحيم ولا تسأل عن أصحاب الجحيم. پیغمبر صلى الله عليه وسلم وەک خۆی گەورە لێرە و لە چەندین جێگات کە تەثبیتی دەکا شاهێدی بە پێغەمبەرایەتەکەی دەدا صلى الله عليه وسلم ئەوجا پێغەمبەر صلى الله عليه وسلم زۆر جاران
لە پەرۆشی خۆی لە بۆ هیدایەتدانی ئەو خەڵکەی، لە دڵسۆزی خۆی لە بۆ ئەو وەزیفەی کە ڕاستپێرایە کە پێغەمبەرایەتیە هەستی بە تەقسیر دەکرد کەوا کو دەبی هەموو خەڵک نێنە سەر ئەو هیدایەتەی، کو دەبی خەڵکانێک هیدایەت وەرنەگرن بەرەو جەهەنەم بڕۆن. خۆی گوت دەفەرمێ وەلا تسأل عن أصحاب الجحیم، پرسیارت لێ ناکرێتەوە کاتێک کەوا کەسانێک دەبنە یارانی جەهەنەم، دەبنە هاودەمی جەهەنەم و هەتا دەمینێنەوە، لێت ناپرسرێتەوە وەزیفەی تو چییە؟ مبەشیرا وەنەذیرا، دەعوە و بانگەوازە، پێیان ڕابگەینە، ئەوە وەزیفەی تووە کە ئەوان هیدایەت وەرنەگرن ئەت خۆ پرسیار لێ ناکرێتەوە. یا ڕەسوول الله، لە ڕۆژی قیامەتدا پرسیار لێ ناکرێتەوە لەبەر چی فڵانە کەس بووە هاودەمی جەهەنەم، نا، ئەتوو داوەت پێگەیاندیە، ئەتوو ئەوەی کەوا لەسەر شانتە بە جوانترین شێوە وەکو هەموو ئومەتی ئیسلام لە خەیر القڕونەوە کەوا سەحابە نەخوایان لێ ڕازی بی، هەتا خاتەم بابن کۆتا موسڵمان کە لەسەر ڕووی زەویدا هەر هەموو شاهێدی دەن کەوا نەشهەد بأنه قد بلغ الرسالة، بەتەواوەتی ئەو ریسالەتەی ڕاگەیان کە لەلایەن خوای گەورە پێ ڕاست پێدرا بوو. کەواتە لە سەرەتوونیە کەوا کەسانێک ڕەفزی ئەو ریسالەتەی دەکەنەوە دەبنە ئەصحابی جەحیم، خوا پەنامەمدەن دەبنە هاودەمی جەهەنەم. بە قیرائەتش کاتێ ولا تسأل عن أصحاب الجحیم، ولا تسأل عن أصحاب الجحیم، مەپرسە لە أصحاب الجحیم یا رسول الله، مەپرسە. یعنی چی؟ یعنی مەپرسە لە چ عەزابێکی توندان، خوا پەناماندا مەپرسە. کەواتەوە هەڕەشەی لە بۆ ئەوانەی کەوا ئەو مژدە و ئینذارانە لەسەر زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەرناگرن، مەسیریان جەهەنەمە، مەش پرسە داخوا چ چاوەڕوانیان دەکا لە بۆ تەهویل و تەعظیم و گەورەکردنی ئەو عەزابەی کە چاوەڕوانیان دەکا. یا رسول الله مەپرسە چ چاوەڕوانیان دەکاتن. ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم. دیارە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو گوتمان لە پەرۆشی لە بۆ هیدایەتدانی خەڵکی، بە تایبەتی لەو کاتێکەوە تازە هیجرەتی کرد لە بۆ مەدینە کە جوولەکەی لێبوون، زۆری پێخۆش بوو موافقەی ئەوان بکات لەو شتانی کە خوا ڕێگای پێدەدا بەس لە بۆ ئەوەی کە تەئلیفی دڵەکانیان بکاو لێیان نزیک بیتەوە تاوەکو ئەوانیش بەرەو هیدایەتە بێن. خوای گەورە دەفەرمی ولن ترضى عنك اليهود ولا النصارى، ولن نافەرمی وەلەن لە بۆ ئێستا و لە بۆ داهاتووشە، وەکو دەڵێن لە بۆ تەئبیدە، ئابەدەن لێت ڕازی نابن، جوولەکە و دیان لێت ڕازی نابن، حتا تتبع ملتهم، مەگەر ئەو کاتەی کەواتە حتا ئەمە دەکەیتی لێت ڕازی نابن هەتا کەنجین، هەتا ئەو کاتە ئیتیباعی میلەتی ئەوان بکەی. میلەت بەمعنای دین دێ، کەواتە مەگەر ئیتیباعی دینەکەی ئەوان بکەی ئەگەر ئەو کاتە لێت ڕازی بن، ئەگەر ئەو کاتە لێت ڕازی بن، کەواتە ئەوەی لە مێشتی خۆت و لە دڵی خۆت دەربینە ئەو تەمەعە، قەت لێت ڕازی نابن. ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم، جوولەکە و دیان لێت ڕازی نابن، نە ئێستا و نە لە داهاتووش. ئەوە فەرمانی خوایە و خەبەری خوایە سوبحانه وتعالى بەرامبەر بە چێ؟ بەرامبەر بە ئەشرەفی خەڵق کە پێغەمبەر صلی الله عليه وسلم، کەوا فعلا هیچ کەسێک لەویە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵسۆزتر نەبووە. ئیتر خوای گەورە ئەو هەواڵەی پێدا ئەدی ئەگەر کەسێک هەبیتن خۆی بە شوێن کەوتەی پێغەمبەر بزانی صلی الله عليه وسلم، بەڵام جوولەکە و دیان لێ ڕازی بن، دیارە پێویستی بە مراجعە هەیە، پێویستی بە مراجعە. خوای گەورە دەفەرمێ لێت ڕازی نابن، دەی باش ئەو کو لێ ڕازی بوون، کەواتە ئەوە حەقیقەتێکە خوای گەورە لۆمان باز دەکا، مەگەر بەو شێوەی لێ ڕازی بن حتا تتبع ملتهم. خوای گەورە دەفەرمێ پێیان بڵێ قل إن هدى الله هو الهدى، پێیان بڵێ بەتەئکید هیدایەتی الله کە لەلایەن خوای گەورەوە لەسەر زمانی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم لەو قورئانی پیرۆز کە کەلامی رب العالمینە، هیدایەت و علمی ڕاستەقینە هەر ئەو هیدایەتەیە کە خوا ناردی سبحانه وتعالى. قل إن هدى الله هو الهدى، حەصری دەکا هیدایەت تەنها لەوەیدایە، بە هاتنی کۆتا پەیام هیدایەت تەنها لە قورئاندا هەیە، لاتباع محمد المصطفى صلى الله عليه وسلم، بهاتني كوتا پیغمبر دینەکانی پێشە خۆی نسخ دەبیتەوە، دینەکانی پێشە خۆی نسخ دەبیتەوە. قل إن هدى الله هو الهدى. زۆر سەیرە، زۆر سەیرە باز لە تەقاربی ئەدیان بکرێ. تەقارب لەسەر چی؟ لەسەر ئەوەی کاتێکە دەڵێ لا إله إلا الله
ئەویان باس لە عەقیدەی تەثلیث و باس لەوەی دەکەن کەوا خوا با بڵێن خوا کوڕی هەیە وەالعیاذ بالله شەریکی بدەنە پاڵ ئاخر لەسەر چ ئەساسێک لێی نزیک دەبێەوە زۆر سەیرە. بەهەر حاڵ قل إن هدى الله هو الهدى بيڵێ يا رسول الله ئەو هیدایەتەی الله سبحانه وتعالى کە لەسەر زمانی کۆتا پێغەمبەر هاتیە و لە قورئانی پیرۆزدەیە هەر ئەویان هیدایەت و ئەویان علم و دینی صحیحە. ولئن اتبعت أهواءهم بعد الذي جاءك من العلم ما لك من الله من ولي ولا نصير. ئیتر ئەوەی ئەوان لەسەردان هیدایەت نییە بەڵکو چییە؟ هەمووی ئەهوایە، هەوا و ئارەزووە. وماذا بعد الحق إلا الضلال فإن لم يستجيبوا لك فاعلم أنما يتبعون أهواءهم. خی گەورە بە پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم ئەگەر ئیستجابیان لە بەدەعوە بانگوازەکەی تو نەبوو باش بزانە ئەوان ئیتباعی هەوا و ئارەزوو دەکەن. لەبەرەوەی هەوا و ئارەزوو نەبی ئەو حەقە زۆر زۆر بە ڕۆشنی دیارە، بەڵام هەوا و ئارەزووە لێ ناگەڕێ ئیتباعی ئەو حەقەی بکەن. لۆیە ئەتوش یا رسول الله و لە پاشی پێغەمبەری صلی الله عليه وسلم هەر کەسێک کەوا خۆی بە جێنشینی پێغەمبەر دەزانێت صلی الله عليه وسلم، هەر کەسێک کە خۆی بە متەبعی پێغەمبەر دەزانێت صلی الله عليه وسلم باش بزانەوە لئین اتبعت ئەهواءهم ئەگەر بە دوای هەوا و ئارزووی ئەوان دابڕۆی کە ئەوان ناویان لێنایە دین کە بریتێ لە ئەهوا و ئارزووی خۆیان، ئەگەر بە دوای ئەوان دابڕۆی شوێن کەوتەی ئەوان بی بعد الذي جاءك من العلم لە دوای ئەوەی کەوا ئەو علمەی لە بۆت هاتیە کە دیسانیش بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەو وحیەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو دین و ئەو شریعەتی کە پێغەمبەر هێنای صلی الله عليه وسلم هەمووی علمە، هەمووی مستەدلە بە بەڵگەی علمی، هەمووی بەڵگەی علمی تێدا. کەواتە ئەگەر لە دوای ئەوەی ئەو هەموو علمت لۆ هاتیە کەوا بریتە لە دینی خوا بچی بە شوێن ئەهوا و ئارەزووی ئەواندا دابڕۆی ئەوە لەو حاڵەتەی ئاگادار بە ما لك من الله من ولي ولا نصير. خی گەورە سبحانه وتعالى لغير الله هیچ ولی و هیچ نەسیرت نییە. ما لك من الله کەواتە معرەزی لە بۆ عەزابی خوا والعیاذ بالله و هیچ کەسێکیش ناتوانی ببتە وەلی ئەو یەتەوەلاکە خاوەنددارێت بکە و یاخود ببتە نەسیرت هەوڵ بدا بەسەرت بێخی و نەجاتت بدا ئەگەر خوا ویستی سبحانه وتعالى کاتێک کەواتوو بە دوای ئەهوای ئەواندا ڕۆیشتی ئەوە معرەزی لە بۆ عەزابی خوای گەورە ولو کاتش کە معرەز دەبێت بە عەزابی خوای گەورە هیچ کەسێک نییە ببتە وەلی ببتە دۆستت یەتەوەلاکە خاوەنددارێتیت بکە و یاخود ببیتە نەسیرت هەوڵ بدا بەسەرت بێخی و دیفاعت لێ بکە و لەو عەزابەی نەجاتتدا و هەروها ما لك من الله من ولي ولا نصير کاتێکەوە ئەگەر بە دوای هەوا و ئارەزوی ئەواندا ڕۆیشتی ئەوە خوای گەورە سبحانه وتعالى نەدەبیتە وەلی لە بۆت نەدەبیتە نەسیریش لە دوای خوای گەورەش لە خوار خوای گەورەش کە هەموو مەخلوقات لە خوار خوای گەورەن هیچ کەسێک ناتوانێت ببتە وەلی و ببتە نەسیر. خوا پەنامە دەکەوێتەوە بەڕاستی هەڕەشەیەکی گەورەیە خوا پەناماندا ئاگادار بین بەرامبەر بە جوولەکەوتیان خوای گەورە دەفەرمێتان ڕازی نابن مەگەر بە دوای میلەتی ئەوان دابڕۆی. ئەگەر بە دوای هەوا و ئارزووانیشدا ڕۆیشتی ئەوە باش بزان معرەز دەبی لە عەزابی خوای گەورە و هیچ کەسێکیش ناتوانی ببیتە وەلی و ببیتە نەسیر. خوا پەنامەندا. الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته. جا خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی ئەوانەی کەوا کتابمان پێبەخشینە ئەوانەی کەوا کتابمان پێبەخشینە لە جوولەکە و لە دیان و لە غەیری ئەوانیش و هەروها وەکو زانە دەفەرمی لە ئەهلی ئیسلامیش کەمە بەڕاستی ئێمەش کتابمان پێبەخشرا کە قورئان پیرۆزە ئەشرەفی کتابیشە. دەفەرمی ئەوانەی کە ئیمانیان بە ئەو کتێبە هاتیە کە لە بۆیان هاتیە صیفەتیان چییە؟ دەفەرمی یەتلونه حق تلاوته ئولئیک یؤمنون به. ئەوانەی کەوا کتابیان لۆ هاتیە ئەوانەی کە ئیمانیان بە کتابەکە هەیە صیفەتیان ئەوەیە یەتلونه حق تلاوته ئەوان ئەو کتابە دەخوێننەوە بە حەقی تلاوە. حەقی تلاوە حەقی تلاوە چییە؟ وەکو ئەگەر لە بیرمان بی لە سەرەتای ئەو سلسلە دەرسە لە سەرەتادا لە مقدمەکەی باسمان کردکەوە واجبی ئێمە لە ئەو واجبێ سەرشانمانە بەرامبەر بە قورئانی پیرۆز سێ واجبە کە کورد دەکرێتەوە لە حەقی تلاوە ئەویشیان ئەوەیە تلاوەی لەفظی تلاوەی معنە تلاوەی حکمی کەواتە حەقە تلاوەتی ئەو سێشتە لە خۆ دەگری. تلاوەی لەفظی پێویستە بیخینەوە بەو شێوەی کە حەقی تلاوەیە واتە بەو شێوەی کە لە بۆ پێغەمبەر دابەزێ صلی الله عليه وسلم بە مراعاتکردنی ئەحکامی تەجوید بۆی کەوا هەموو حرفێک صیفەتی خۆی و لە مەخرەجی خۆی دەربسیتن
کەواتە لە قەدەر توانا پێویستە هەوڵ بدەیت تلاوەی لەفظی بە حەقی تلاوە بیخینەوە کەما ئونزیل علی الرسول صلی الله عليه وسلم کەوا ئەو عیلمەش بە تەواتر هاتیە لێ ئێستاش بە ئیجازە دەدرێتنەوە عیلمە ئەوە حەق بابنەی تلاوە لەفظی تلاوەی معنا ئەسڵ لە قورئانی پیرۆز ئەوەی کەوا تێی بگەیت تەدەبوری بکەیت هەوڵ بدەیت تێی بگەیت خوای گەورە چی لە ئێمە دەوێت سبحانه وتعالى چی لە ئێمە دەوێت تاوەکو جێبەجێی بکەین کەواتە تلاوەی معناش زۆر پێویست و زۆر ضرورە ئەگەر نا وەکو خوای گەورە سبحانه وتعالى کاتێکەوە باز لە کەسانێک دەکاتن لە ئەهلی کتابەکە لەو ئاتانی ڕابردوو کە باسمان کرد کە تەنها و تەنها کاتێکەوە با بڵێن تیلاوەکەی دەزانن کاتێکەوە تەنها دەزانن بیخوێننەوە کە خوای گەورە بە ئومی ناویانی بردیە ومنهم أميون لا يعلمون الكتاب إلا أماني كوكوت مازورك لا مفسرين دارين أماني أي قراءته كواتخوي يقول من أهل الكتاب كسانك أنا أمي نخي إندوان هز الكتاب خوي نازن تناخ وين نوي نبي خوي يقول ناوي لنا أمي كواتا أجر تنها قراءة كي بزاني أو أمية نخوين دوارية بيوست بعد تيجيشتني هول بدك الحمد لله أوهم مصادري تفسير هي هول بدك تيبقي تاوكو كاري بيبكي وهروها تلاوي حكميش لدوای کەوا تێگەیشتی حەقی تلاوەی کەواتە کاری پێ بکەی هەر فەرمانی خوای گەورە فەرمانی کردیە جێبەجێ بکەی و هەروەها هەر قەدەغ کراوێش پێویستە خۆتی لێ بپارێزی ئەوانن یؤمنون به ومن یەکفر به فأولئک هم الخاسرون هەر کەسێکیش بەو شێوەی ئیمانی بە قورئانی پیرۆز نەبی عەکسی ئەوە کوفرە کەواتە ئەوەی ئیمانی پێ نەبی کوفری پێ دەکەوە والعیاذ بالله هەر کەسێک کوفر بە کتابی خوای گەورە بکات سبحانه وتعالى بەڕاستی ئەوانە خەسارەتمەندن خەسارەتمەندن بە مطلقی واتە لە دنیا و لە قیامەت خوا پەنامەم دەکە خۆیان لەو هەموو خێر و بێرە لەو هەموو سەرچاوەی بەختەوەری خۆیان بێبەش دەکەن فعلا خەسارەتمەندی دنيا وقيامة وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون